سێو بەیەکێک لە سوودمەندترین و تەندروستترین میوەکان دادەنرێت، بەڵام لە هەمان کاتدا دەکرێت ئەم میوە بەسوودا ببێتە خراپترین و بکوشترین میوە. سێو یەکێکە لەو میوانەی کە بە درێژایی ساڵ بە چەند ڕەنگ و تامێکی جیاواز بەردەستە، بەڵام هەمیشە پرسیارێک دووبارە دەبێتەوە کە سێوی سەوز یان سێوی سوور کامیان هەڵبژێرین. بە شێوەیەکی گشتی هەردوو سێوەکە پڕن لە ڤیتامین و کالۆری و مادەی خۆراکی بەسوود، بەڵام جیاوازیەکەشیان تەنها ڕەنگی توێکڵەکان نییە، بەڵکو لە سێوی سەوزدا هەندێک سوودی خۆراکی هەیە کە لە سێوەکانی تردا نییە. ئەوەی سێوی سەوز پێمانی دەبەخشێت لە سووتانی چەوری و دابەزانی کۆلسترۆلی زیان بەخش و چەوری لەش سێوەکانی تر نایبەخشن. بە نمونە ڕێژەی کالۆری لە سێوی سەوزدا کەمترە بە بەراورد بە سێوی سوور. لە ڕاگرتنی ڕێژەی شەکری لەش سێوی سەوز دەستێکی باڵای هەیە، بەڵام سێوی سوور بەهۆی تامە شیرینەکەیەوە ڕێژەیەکی دیاریکراو لە شەکر دەڕژێتە ناو خوێنمانەوە. بۆ ئەو کەسانەی کێشەی کۆڵۆنیان هەیە سێوی سەوز سوودی زیاترە بۆیان، بەهۆی ئەوەی بڕێکی باش لە ڕیشاڵ لە پێکاتەکەیدا هەیە و کردداری هەرسکردن ئاسان دەکات. بەپێی توێژینەوە زانستیە نوێیەکان خواردنی ناوکی سێو یەکێکە لە مەترسیدارترین خواردنەکان بۆ لەش، بەهۆی ئەوەی مادەی زۆر ژەهراوی تێدایە و دەبێتە هۆی مردن. ناوکی سێو مادەی ئەمیگداڵینی تێدایە و ئەگەر بچێتە ناو سیستمی هەرسی مرۆڤ مادەی سیانی دروست دەکات. ئەگەر ئەو مادەیە لە لەشی مرۆڤ هەرس ببێت ئەوە هەموو لەشی ئەو کەسا بە مادەی هایدرۆجین سیانیت دادەپۆشرێت کە دەبێتە هۆی نەخۆشکەوتن و ڕەنگە مردنی لێ بکەوێتەوە. توێژینەوەکە دەڵێت تەنها 200 ناوکی سێو کە دەکاتە یەک کوب بەسە بۆ ئەوەی زیان بە دڵ و مێشکی کەسەکە بگات و ئەو کەسە تووشی کۆما ببێت، تەنانەت دەکرێت ببێتە هۆی کوشتنی. بۆیە پزیشکان ڕێنماییمان دەکەن دوور بکەوینەوە لە خواردنی ناوکی سێو و ئەگەر بکرێت سێوی سەوز زیاتر بخورێت لە بەرسوودا تەندروستیە زۆرەکەی.